من ئەمڕۆ لە یەکێک لەو جێگەیانم لە کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان بەشی باغداری لێرە خولێکی ڕاهێنانی کشت و کاڵ و چارەسەری سروشتی لێرە کراوەتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە لە یەکی ئەم مانگەوە تاوەکو 3 مانگ کە ئەمڕۆ 3 مانگە لێرە خولەکە بەردەوامی هەیە تایە چەندین بابەتی تیۆری و پراکتیکی خراوەتە ڕوو تایبەت بە چارەسەری سروشتی بۆ زۆرێک لە ڕووەکەکان و میوە و سەوزە جۆرا و جۆرەکان کە هاوڵاتیانی خۆشەویست بتوانن لە نێو ماڵەکانی خۆیانە لە یاخود لە سەرجەم شوێنە گشتیەکانە کە بابەتێکی ڕۆکی هەبێت یاخود میوەیەک سەوزەیەک هاوڵاتیانی خۆشەویست بتوانن بێ دوودڵی ئەو میوە سەوزەیە بەکاربێنن ئەتوانن زانیاری تەواوەتی وەرگرن لە تەواوی ئەو کەسە پسپۆڕانی کە لێرەن لەم خولای بەشداریان کردووە کە ڕوونکردنەوەی زیاترمان ئێنێ لەسەر ئەوەی کە ئەو بەرهەمانی کە ئێمە ڕۆژانە ئەی خۆین لە مادەی سروشتی بەرهەم هاتووە نەخوازە لە مادە قڕکەرەکان یاخود مادەیەکی کیمیایی کە زیان بەخش بێت بۆ تەندروستی هەر یەکێکمان لێرە ڕوونکردنەوەی تەواو ئەیەن کە لە ئێستاوە هاوڵاتیانی خۆشەویست بێت و دڵی ئەتوانن هەم ڕۆکەکانی ناو ماڵەکانیشیان تووشی هیچ گیر و گرفت و زیانێک نەبنەوە لەبەر ئەوەی مادەکان سروشین کە بۆ لە مۆدوواکاری زیاتری لەسەرکرێت و سەرجەم ڕوەک و سەرجەم میوە و سەوزەکانیش هاوڵاتیانی خۆشەویست ئەتوانن بەرهەمە سروشتیەکان بێت و دڵی بەکاربێنن جا ئێستا پێم خۆشە بچمە لای سەرۆک بەشی کۆلێژی زانستە کشت و کاڵیەکان بەشی باغداری زۆر بەڕێز دکتۆرە ڕووپاکمان لەگەڵا بێت دکتۆرە ڕووپاک تۆفیق کە بەڕێزیان سەرۆک بەشن لە کۆلێژی زانستە ئەندازیارە کشت و کاڵیەکان بەشی باغداری دکتۆرە گیان سپاس بۆ ئامادەبوونە سڵاو لەبێت و ئەم کاتت باش بێت زۆر بەخێر بێ سەرچاو بەخێر بێن ماڵە گەورەکەی کورسات کە هەمیشە ماڵی هەمووانە یاخوا بەخێر بێن دایما ڕووماڵی ئیشە باشەکان کە لە شاشە جوانەکانتانەوە پێشکەشەکرێ ئەم خولە کە ئەکرێ لە کۆلێجی کشت و کاڵ بە هاوبەشی بەشی باغداری ئەمە زیاتر لە ڕێکخراوی ڕۆزە لۆکسمبۆرگی ئەڵمانیە لەگەڵ دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی هاوبەش لەگەڵ کۆلێجی زانستە ئەندازیارە کشت و کاڵەکان بەشی باغداریە لەگەڵ ئەو وستافە لێ هاتووەی کە لە بەشی باغداری لە هەموو پسپۆرەکانی لە خۆی گرتووە بەشداریان کردو لەگەڵ جوتیارە نمونەیەکانە بۆ بەکارهێنانی بۆی بزانن خولی ئەم خولە چییە چی ئەگرێتە خۆی چەند سیمینارێکی لە خۆی گرت لە بابەتی قڕکەرەکان مێرۆزیان بەخشەکان لەگەڵ قڕکردنی گژوگیا لە ناو باخ و بێستان و کێڵگەکانی ناو بەرهەمهێنانی سەوزە و میوەکانە ئەمانەی کە هەمانە لە طبعاً ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا چۆن بتوانین ئێمە لە سروشتەوە بگەڕینەوە بەرهەمهێنان بکەینەوە بگەڕینەوە بۆ سروشت چۆن ئەمەش بە بەرهەمهێنانی پەیینی سروشتی پەیینی ئۆرگانی کە لە لق و پۆپ و درەختەکانەوە یاخود لە ئەو بابەتانی کە پاشە ڕۆکانی خواردن و میوە و سەوزەکان فرێنەیرێ جارێکی کە بکرێتەوە بە ماوەندەیەکی ئۆرگانی و بەکاربێنرێتەوە لە کێڵگەکانە بە دوور بین لە مادەی قڕکەر لە مۆبیدەکان لە ماپەینی کیمیاوی کە ئەمانە هەمووی بەسلبی ئەگەڕێتەوە جارێکی کە بۆ خۆمان بۆ تەندروستی خۆمان کە ئەمە زیانێکی گەورە هەیە بۆ ژینگە چونکە ئەو خواردنەکەی خۆین هەر بۆ خۆمانیە تەوانێ و بۆیە ئەبینین ئێستا کارەساتی گەورە لە نەخۆشیە هەیە ئەمانەوێ ئەم ڕێگایە و زۆر دیراساتمان هەیە حالیەن لە مەسەلەن ماستەر و دکتۆرا کە لەم بوارە بەکارهێنن کە ئێستا خۆتان بە چای خۆتانەی بینن چۆنە ڕێگاکانی خولەکە دکتۆرە گیان بەڵێ منیش ویستم پرسیاری ئەوە بکەم خولەکە بۆ یەکەم جارەکە بەم شێوازە لە بەشی باغداری تەواوی جوتیارانی خۆشەویست لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە بانگێشتان کردوون و لامان کاتا بەڕێزیشت ئاماژەت پێکرد خوێنکارانی دکتۆرە یاخود ئەو خوێنکارانی کە لەم بەشەیە ئەخوێنن بتوانن زانیاری باشتر وەرگرن بۆ ئەوەی لە 2 ڕۆژە کاتێک چوون لە نێو بازاری کارە خۆیان دۆزیەوە بتوانن خزمەتێکی باش بکەن بەم بەشی خۆیان. ئێستا ئەم خولە لە 1 2 3 بەردەوام بووە کە ئەمە بە بەشداری جوتیارە نمونەیەکان زۆر بە خۆشحاڵیەوە
لەگەڵ خوێنکارانی ماستەر و دکتۆرە و ئیشەڵڵا ئەمە بەردەوامیە بێ بۆ خوێنکارەکانی خۆشمان ڕاحەکەمیڕاوەکانت زۆر سپاس بۆ دکتۆرە ڕۆپاک تۆفیق کە بەڕێزیان سەرۆک بەشن لە کۆلێژی زانست ئەندازیارە کشتتوکاڵیەکان بەشی باغداری هەندێک لە ڕوونکردنەوەیە پێمان تایبەت بەوەی کە کێ بەشداری کردووە لەم خولە کشتتوکاڵیە تایبەت بە چارەسەری سروشتی و ئامان جومە بەسەکەشیان لەوەیە کە زیاتر خزمەت بکەن بە تەواوی ڕووەکەکان یاخود بەرهەمە کشتتوکاڵیەکان بە شازێکی گشتی کە بتوانن لە سروشەوە بۆ سروش هاوڵاتیانی خۆشەویست ئاگاداری ئەوە بن کە ئەو مادانەی بەکارهێنرێت بۆ تەواوی ڕووەکەکان تەواوی مادەکان سروشتین دوورن لە مادە قڕکەرەکان جا ئێستا هەندێک کەسی تر ئەدوێنم یەکێک لەو بەڕێزانەی کە بەشدار بووی سیمینارێکی تایبەت بۆ لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە و بەڕێزیان پسپۆریان هەیە لە مێرووەکان دکتۆر فەرەیدون محەممەدمان لەگەڵایە هەندێک زانیاریشی لێ پرسین بابزانین بە پراکتیکی چیان کردووە چۆن ئێمەی هاوڵاتی دڵنیا بکەنەوە لەوەی بەرهەمێکی کواڵێتی تەواو سروشتی ئێمە ڕۆژانە بیخۆین دووربین لە هیچ زەرەر و زیانێک دکتۆر سڵاو لێ بێتۆم کاتت بەڕێستان بەخراتتانەکەم ئەزیەتان کێشا زۆر سپاس بۆ زانکۆی سلێمانی دەستەی کوردستانی بۆ لێکۆڵینی استراتیژی و تۆژینەوە لەگەڵ کۆمەڵی ڕۆژی لوبنانی فەرعی لوبنانی ئێمە تەبەن لێرە بەشێک لە بەشەکەیمان مێرۆ زیان بەخشەکانە تەبەنەوەی کە لە جیانە هەیە زیاتر لە 1 ملیۆن ڕۆ بە مێرووی زیان بەخشەیە لە ساییکان لەوانە زیان بە ئێمەگەینێ یعنی لەو ملیۆن و ڕۆبع ئێمە چوین خەتەرێکی زۆر گۆرمانێنەوە هەر دەرمانمان کرۆ بە قورگەم لە سایەکە کە بۆتە هۆی ئەوەی کەوا زەرێکی زۆری بێمەوە ئێمە ئیسا گەڕێنەوە بۆ هاوسەنگی ژینگە بگەڕێنەوە جارێکتر بۆ هاوسەنگی ژینگە دوورکەوینەوەوانێ خەڵک ڕۆشنبیر بێ دەرمانی ژەهراوی و کیمیایی بەکارنێنێ چی بۆ میرەکان بێت چ بۆ خاک بێ چێکمانیش زیندەوەرن لە ئەرزەکە و میرۆکان لە ناوە چێ زەرەکەش بۆ ئەی مەگەڕێتەوە بۆ خواردنەکەش لەبەر ئێمە گەڕێنەوە بۆ ژینگە جارێکە هاوسەنگێکی ژینگە دروستەکەی ناتشرال بلانس لە بینی زیندەوەرەکانە بۆ دروستکردنی ئەو شتانی کە لە بەردەستمانە و ئەی خۆین و ڕۆژانە و هەیە نەیگەڕێنەوە بیسووتێنی بیخێنەوە ئەرزەکە و جارێکە بۆی کەوا هاوسەنگێکمان بەدروستکە وای لێبێ ڕۆگەکانیش بەهێز و بەتوانە بن میێرۆکان نەچێ بەلایەنە ئەویش بەچێ بێ بەم شتە ئۆرگانیانی کە لە بەردەستمانەیە ماڵەکانەیە یاخو لە باخەکانمانە کە ئیبڕین و ڕۆژانە ئەیان سووتێنین یا فڕیانین ئەگەر بێت ئێمە شوێنێک تەرتیب بکەین لە ماڵەکانە لە شوێنەکانە دای پۆشین بیخێنە نایە و داینی بەمشێ دوای چەند مانگێکە بێتەوە بە باشترین پێینە کە ئیسپادی لەکەی نەم ناتوانانی لە بازار پارە سەرف ناکەی دومە ژینگەکەشە تەندروستە بێت بۆ خۆت و بۆ ماڵناڵ و بۆ ژیانەکەشی کە لە ناو ماڵەکەتایە کەواتە دکتۆر فەرەیدون بۆ ئەوەی زانیاری باشتر وەرگین ئێمە و تای بینەرانیش پێمان خۆشە تەواوی ئەو بەرهەمانە یاخود ئەو مادانی کە ئێوە لێرە بە شازێکی پراکتیکی ڕوونکردنەوەی زیاتر ئەیەن بۆ ئەم بەشداربووانە پێمان بڵێ ئەمانە چی و چێتێک کەڵاوتان کردووە زۆر سپاس دەکەین طبعا پێکاتێمانە ئێمە بۆ لێرە لەسەر ئاسێکی بچوک دروستەکەین ئێمە بۆوانی کە باخیانەیە یا خوشێنی گەوریان هەیە هەر پێکاتی و سروشتێک کە لەناو لە بەردەستیانە ئەو دارانەی کەی بڕن چڵ و شەوێڵانە خەتە ژێرەوە ئەنجاگەر دەست بکەوێت ئەگەر دەستکە و کای بڵێ ئەگەر کای دەستکە و کای گەرموجۆ ئەگەر دەستی نەکە و کارتۆن لە ماڵەکەیە کارتۆن هەبێت یا کاغەز هەبێت ئەوانەی کە لە ماڵەوە فڕێی جەری دەوشت داینێ تەبقەیە ئەنجا گژوگیاکەی سەوزی بخەرەسەر ئەگەر دەستی بکەوێت تۆزێک پەینی ئاژەڵی ئەوی کە پشقل و ینی مەڕوبزنە یاخودی مانگە ئێخێتە سەری دوای تۆزێک ئای پیاکە ئەفو دوای تۆزێک ئای پیاکەیت و ئەینشێنی ئەمە دوسێ جارەما ئەکەیتوانێت ئەگەر بشکرێت تۆزێک دۆشایی بکەی بەسەرا بۆی زووتر ئەو بەکتریانە گەشە بکەن هەر 15 ڕۆژ جارێک کەڵی جێڕیتەوانێ ئیتر ئەبێ بە باشترین پەینێک وەکو کە پێوە لای خۆمان پێڵێک و خەنەوەیە بۆنێکی بۆنێکی زۆر خۆشێت تەنانەت دەتوانن ئەو چشت و پێگاتی سەوزە و میوێژ دەتوانن بێن بیکەنە سەری تەنانەت دیسقانیش بەس کارتۆنی تیانە بێت هین فافۆن و شوشە ئیتر هەموو شتێک حتا توانن ئاسنشی تێ بکەن هەمووی ئەتوێتەوە بێ پێکاتێک بۆ ئەو خاکەوە گەڕێتانەوە سروشت لەبەرتە دکتۆر ئەو کات ئەم پەینە سوودی لێوەرەك دێ بۆ تەواوی ڕووەکەکان و لە ئەو بەرهەمانی کێمە ڕۆژانە ئەی خۆین بەڵێ ئەو بەرهەمانی کە تۆی خۆی یەکەم تام و بۆنی خۆشە بێت وەکو جاران لە ژووری ئەو دی و ژووری مەتباخەکە و تۆ لە ژووری کە دانیشتوی پاڵکە توێەوە کێ خیاری بۆنی خیارەکە ئیستا خیار بۆنی نەماوە ئەگەر بەمە بکرێت هەموو تەماتە خەیار سەوزە میوە قەیسی قۆ تامی لە 100 فەرقی هەیە دکتۆر سێوی سەوزیش ئێستا هاوڵاتیان ناتوانن ترسیان هەیە لەوەی کە بە توێ کلۆس سێوەکە بخۆن ئاخرەوەی لەبەرەوەی لەوانەیە مادەیەکدا پۆشرا بێت نەکەوە حتام لیمۆکانیش لە سنووقەکە نووسراوە مەد تێرمایت بایدە پێستی سایت ئەڵێ ئەمە معاملە کراوە لە سنووقەکە نووسراوە لەبەرەوە لیمۆکانیش وایە بۆی کەوا یەکەم پارێزگاری پالەوەی چورچلۆژ نەبێت دووەم بۆی کە زوو خراپ بمێنێتەوە ئەگەنەوە پێویستە ئێمە بگەڕێنەوە بەشتی ئۆرگانی جا ئەمە زیاتریش ئەمێنێتەوە سام خیاری کە بەمە ئەبێت تەماتی بەما بێ 10 ڕۆژ 15 ڕۆژ لە ماڵەوە داینێ تێک ناچێت بەزەو خیاری کە تۆی هەفتەی لە ناو سەلاجەکە داینێت یاخۆ فاسۆ
چۆلیاکۆیا پاقلەکە تێگەچێت چێکەمەوەی ئۆرگانیکە ئەمە بەڵام ئەوەی کە کیمیای ئەمە ئۆرگانیکە ینی فترێکی زۆریش هەمێنێتەوە لە بازار و لە خەزینشە و تامیشی خۆشەکە تەندروستەکە بە ئێمە وا بکەین لە جاتیەوەی کەوا کیلۆی خەیار بخۆین نیو خەیار بخۆین و ئۆرگانیک بێت تەندروستتر بێ باشێکی سپادی لەکەنەوەکویت حەوەش خەیار بخۆین و کیمیایی بێت کۆتا پرسیارە ئاراستاکەم دکتۆریان ئێوە تا چەندە هەوڵی باش ئێن لە بەیتە پلاستیکیەکانە کە ئێستا زۆرێک لە بەرهەمە کشت و کاڵەکانی تیا بەرهەمەێنرێت کە بتوانن تەواو بەرهەمەکان کواڵێتی بێت و فرێژ بێت سروشتی بێت مادی کیمیایی تیا بەکارنێنێت جوتیاران ئاگادار بکرێنەوە ئەمە چۆن کاری لەسەرەکان بەڕاستی لە وڵاتانی پێشکەوتووە ئێمەش هیچ مالەوان کەمتر نییە ئەتوانین زۆر لەوان باشتر بکەین ئەگەر هاتوون ناو بەیتێکە ئەمانە بکرێت ئەم ئەرزەی بۆ تا دامین بکرێت و کەشوهواکەی حتا گەر مێروش دەستکە و مێروێکمان دەرکەوت ئەتوانی بەشتی سروشتی بە سیر بە نەعنا بە پونگا بەم شتانەش ئەتوانیت بەڵێ ئەتوانی بەمانە بە سەباح بە حەیە پێڵێن ئەوەی ژارەماسی ئەتوانی گیرایی بۆ بگریتەوانێ بە پونگا بیکە بەسەر و هەم تامی خۆشە بێت هەم ێرۆکەژە کوژی لە جاتی کیمیایی ئێم بە هەرەوەنە بێ دەرمانێ بکڕین ژەهرێک بڕژینە ناوی بەو شتانی کە هەیە بە سیر بێ بە پونگا بێ بە ئەو مادانی کە هەیە بە ترش بێ بە گەڵای نیما ئەوانە بێ ئەتوانیت ئەشی خۆی ترسینە بۆ تۆ یعنی تامیشی خۆشە بێ مێرۆکەش دوورەکەوێتەوە هەم اقتصادی وڵاتەکەشمان باشە بێت تۆ بە ملیارات ئێستا دەرمان بەس ئینسانی خوادە و کەسێکە نەخۆشە دەرمان بەڵام بڕوا بکەن دەرمان ئەوەی کەیسا سەوزۆ میوە خۆین شیرویلکە هەموو مناڵێکی پشکولە تاکو و ئەمرێت دەرمانە خۆین هەموو ڕۆژێک ژارە خۆین لەبەرەوە با خۆمان دوورخێنەوەلەوە تەندروست بین خەڵک وشیار بێتوانن بەرهەمی ناوخۆی خۆشمان زیاتر گرنگی پێ ترەوە کاتێک پارە ناچێتە دەرەوە شتی خۆت بەتامترە بێت ئیشڵای وای لە سڵاک و سەلامەتی بۆ مولای تەندروست بن دکتۆرگیان سپاس بۆ ئەم خولە تایبەتی کردوتانەتەوە وەکو لە وێنەکانە ئەیبێنن ئێستا تەواوی ئەو پێینەی کە لێرە ئامادەی وەکو دکتۆر فەرەیدون ئاماژەی پێکرد لە کۆمەڵێک مادەی سروشتی تێکەڵاو ئەکرێت ئەبێت بە پێینێک دوجار ئەو پێینە بۆ تەواوی ڕووەکەکان وەک لەوێنەکان ئەیبێنێت بۆ تەواوی ڕووەکەکان بۆ تەواوی بەرهەمە سروشتیەکان ئەو بەرهەمانی کە ئێمە ڕۆژانە لە ژەمەکانە ئەی خۆین ئەتوانرێت بۆ ناو زۆرێک لە میۆ سۆزەکان بەکاربێنرێتەوە ئێمەش سوودی لێوەرگرین جاگەر هاوکارانم یارمەتیم بن یەکێک لەو کەسانی کە لێرە لەم خولای بەشداری کردو پێم خۆشە بینەران بیناسن ئەویش زۆر بەڕێز کاک سالم ئەحمەدە کە بەڕێزیان ڕاهێنەرن لە بواری کشتتوکاڵی سروشتی لە بەیروتەوە هاتوون پێمان خۆشە ئامانجی بەشداریکردنیان لەم خولە بخەنە ڕوو کاک سالم ئەگەر بەڕێز بیتە لای ئێمە کاک سالم سلااوت لێبێت تۆم کاتت باش بێت پێمان بڵێن مەبەست و ئامانجیان چیە لە بەشداریکردنیان لەم خولەیە کە لە کۆلێژی زانست ئەندازیارە کشتتوکاڵەکان بەشی باغداری بەشداریان کردووە سبب جيد لهنا وشنو استفادة هذا الشيء من إنتاج الجامعة الزراعية. نحن هون لنعلم الناس كيف يستخدموا مواد طبيعية مثل ما شايفين قدامهم هون نعمل كومبوست نغذي فيه المزروعات عنا مال الحديقة أو مال المزارع الكبرى أو حتى المزارع الصغيرة وكيف عملنا كمان معهم أدوية طبيعي من المحيط اللي حوالينا والبيئة اللي موجودة حوالينا كيف فينا نعمل علاجات نعالج فيها النباتات باسی ئەوە کاڵێمە بۆی هاتوین بۆ ئێرامانەوێ بەڕێگەیەکی سروشتی لەو شتانێکە کە لە دەور و پشتی خۆمان هەیە کە لە دەوروبەری خۆمان هەیە لە بری فڕیان و عەزەدانی سروشت بتوانین کۆمەڵێک دەرمان و کۆمەڵێک شتی لێ دروست بکەین کە ئیسفادەی هەبێ بۆ شوێنەکە و بۆ زراعەتەکەمان. پەیامیان چێ بۆ جوتیارانی کوردستان کە بەرهەمی خۆماڵی خۆمان زیاتر پارێزگاری لێ بکەن و بە مادە سروشتیەکان زیاتر گرنگی پێ بدرێت کۆتا پرسیار سالم رسالتك للمزارعين الأكراد للزراعة العضوية واستفادة الزراعة العضوية واستفادة المادية بها. الحمد لله نحن مثلا بلبنان وسوريا صار في مزارع كتير كبيرة وعم تشتغل بهالطريقة هاي وعم تستخدم المواد الطبيعية وما عم تشتري أي مواد كيماوية لأنه كتير مضرة للإنسان وللحياة التنوع البيولوجي وللأحياء الدقيقة الموجودة بالأرض هذا كله عم يكون مؤثر على البيئة تبعنا فبقى بنحاول نرجع نشتغل ونقلد الطبيعة بطريقة صح وبطريقة ما تكون مكلفة فبقى اقتصاديا بتعود بالفائدة للفلاح انه ما عم يشتري شيء من برا وعم يكون كله ضمن المحيط تبعه بامور كثير يعني بسيطه كلها مثل ما شايفين عم يشتغل من مخلفات المنازل ومن مخلفات البيوت وهذا الشيء ما بيخليهم يشتروا اي شيء مواد كيماويه من برا ويستخدموها بالحدائق مالتهم.
ئەڵێ لە لوبناان و لە سووریا چەند شوێنێک دروست چەند مەزرعەیەک دروست بە چەند باخچەیەک دروست بووە کە بە شێوەی ئەندامی ئیش ئەکەن و ئەمە ئیسفادەیەکی زۆری بۆ ژینگە هەیە بۆ گەڕانەوەی ژینگە بۆ ڕێگەی خۆی کە پێشتر چۆنی بووە چکە ئێمە بە شێوەیەکی زۆر پیسمان کردووە ئەجا ئیسفادە مادەکەی ئەمە ئەوەیە کە تۆ پارە سەرف ناکەی بۆ کڕینی دەرمان ئەو شتانی کە بەرهەمیە هێنی پیسیان ناکەی بە دەرمان چکامە زەرری بۆ ئینسان خۆی هەیە زەرری بۆ سروشت هەیە سروشت خۆی پیس ئەکات و ئەو پیسیانێکە کە لە ماڵەوە بەرهەمیت پێویست ناکە کە کۆمپانیایەک بیوە بۆت سووتێنێت و فڕی بە و دووبارە ژنگەی پێ پیسکاتەوە تۆ ڕاستۆ خۆی ئیسفادەی لەکەیتەوە بۆ زراعەتەکەی خۆت و ئەو شتانێکە کە ئێڕێنی زیاتر بە قوتیانەکەیت و زیاتر بەرهەمیت. بۆ بەشاریکردنیان دووارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشەی پرۆگرام خولێکی زۆر تایبەتە کە بینەرانی خۆشەویست ئێستا تەواوی زانیاریەکانیان لە زاری هەرسێ میوانەکەمەوە بیست کە ئەم زانیاریانی کە بە ئێمە و بە بینەرانی خۆشەویستیشان بەخشی لێرەوە بۆمان دەرکەوت کە تەواوی ڕووەکەکان و بەرهەمە سروشتیەکان یاخود ئەو بەرهەمانی کە ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەمانە ئەیخۆین بەم مادە سروشتیانە بۆ لەمە و دواکاری زیاتریشی لەسەرکرێت کە مادی سروشتین ئەکرێتە پێین و دوجار بەرهەمێکی خۆراکی تەندروستی لێ دروستەکرێت و بەرهەم ئێنرێت ئومێدەخوازین کاری زیاتر و زیاتر لەم بەشە بکرێت تاوەکو بەرهەمی خۆماڵی زیاتر بایەخی پێ بدرێت و هاوڵاتیانیش ترس و دڵەڕاوکیان نەبێت لەوەی کە بەرهەمەکە ناست تەندروستە یاخود با بڵێن کوالێتیکی بەرزی نییە لەوەی کە لە سروشتەوە بەرهەماتوە خۆکەریتا بەکار ناتوە بەڵکو بە پێچوانەوە مادەیەکی تەواو پڕاوپڕ لە سروشتیە